بەشی چوارمی کتێبی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان، چاوپێکەوتن و وتوێژی بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەدنی لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە. دکتۆر ژیلوان دەپرسێت هەر لە ساڵی 1970دا ئێوە خۆتان ڕێک دەخەنەوە، خۆتان ناو دەنێن کۆمەڵەی شۆڕشکێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران. ئەوە چۆن بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە و دەڵێت پێشەوەی ڕژیمی شا بڕوخێت کە قەیرانەکە قوڵبەوە، دەرگای زیندانەکان چکا و کادرەکانی ئێمە لەگەڵ شەپۆلی شۆڕش لە زیندان ئازاد بوو. ئەوە بوو کە خێرا کۆنگرەیەکمان بەست. لەو کۆنگرێدا بڕیاردرا بە گەرم و گوڕی بە هەموو تواناوە لەو شۆڕشەدا بەشداری بکەین و بە خێرایی هەوڵ بدەین خەبات لە کوردستان لە خەباتی سەرانسەری دوانەکەوێت. وتمان ئەوەی کە شۆڕشی دژ بە ڕژیمی شا بە پێی پالن و استراتیژی ئێمە ڕێنەکەوتووە نابێ ڕێگر بێت لە هەوڵدان بۆ ڕێبەریکردن و بە سەرکەوتن گەیاندنی لە بارودۆخی نوێدا. بەڕاستیدا خەڵکی دێهات بە پارێزەوە جوڵیان دەکرد. ئەوان نیگەران بوون ئەو زەویانەی کەشا بە پێی ڕفۆرمی چاکسازی زەوی دابەشی کردبوو لیان بستێنەوە. کۆنگرە یەک نەیتوانی تەواوی ئەو پرسیارە تازانەی کە هاتبوونە گۆڕێ وەڵام بداتەوە. بەڵام گوتی قسەی کێیە؟ ئێمە کە شۆڕشگێڕین لەوەها سەردەمێک دابین نابێت چاوەڕێ بین تا هەموو قسە و باسەکانمان بە ئەنجام دەگات. تیۆریەکانمان لە جەرگەی خەباتی شۆڕشگێڕانەدا بەدەستێنین و ئێستا کاتی دواکەوتن و چاوەڕێبوون نییە، کاتی خوێندنەوە و لێکۆڵینەوە و ساخبوونەوە نییە، کاتی بەشداریکردنە لە شۆڕشدا. هەر بەوەندە وشیاریە سیاسیەی کە هەمانە، هەر بەوەندە تێگەشتنەی کە لەو کاتەدا پەیدامان کردووە، پێویستە لە واقعەکە دوانەکەوین. هەر بۆیە دوای کۆنگرە بە خێرایی کادرەکان هەموو بڵاوبوونەوە بۆ شوێنەکان بۆ ئەوەی کە سەرکردایەتی ئەو جوڵانەوەی بکەن کە لە کوردستان کەوتبۆڕێ. دکتۆر ژیلوان دووارە دەپرسێت ئەو کاتە کومیتەی ناوەندی و سکرتەرتان هەبوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت کومیتەی ناوەندیمان هەبوو، بەڵام سکرتێرمان نەبوو. لە واقعدا ئەو سەردەمە بە فەرمی سکرتێرمان نەبوو، بەڵام بە شێوەیەکی کردداری کاک فواد ئەو ڕۆڵەی هەبوو بەبێ ئەوەی هەڵی بژێری. کاک فواد زۆر زوو نەک هەر لە ناو خۆماندا بەڵکو لە کۆمەڵەدا ڕۆڵێکی گرنگی پەیدا کرد. هەرزوو بوو بە کەسایەتیەکی بەناوبانگ، ئەوەش هۆکاری خۆی هەبوو. لە ماوەیەکی کورددا کاک فواد لە 11 مانگ دوای ئازادبوونی لە زیندان بوو بە یەکێک لە ڕابڕانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێ ئێوە هێزی پێشمەرگەتان دروست کرد، پێویستی پێکهێنانی ئەو هێزە چی بوو؟ بۆچی دەستان بۆ چەک برد؟ بۆچی خەباتی چەکداریتان دەست پێ کرد؟ هێزی پێشمەرگەی ئێوە چۆن دروست کرا؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت بۆ وەڵامی ئەو پرسیارە دەبێ بگەڕێنەوە بۆ چۆنیەتی دەستپێکردن و ئەنجامی ڕاپەڕینی 1970 ئێران لە دژی ڕژیمی پاشایەتی. لە مانگەکانی سەرەتای ساڵی 1970 هاوسەنگیەک هەبوو لە نێوان ڕەوتی ئیسلامی و ڕەوتە چەپ و سێکۆلارەکانی دژ بە ڕژیمی پاشایەتی. لە سەرەتاوە هەم ڕێکخراوە چەپەکان، هەم بزوتنەوەی کرێکاری، هەم هێزی سێکۆلار و پێشکەوتن خواز بەشێکی فراوان و کاریگەریان لەو ڕاپەڕینیان پێکدەهێنا. بەڵام بەهۆی پرش و بڵاوی ئۆپۆزیسیۆنی غەیرە ئیسلامی و نەبوونی بەرەیەکی یەکگرتو و ڕێبەرایەتیەکی ناسرا و جێکەوتوو، بەهۆی پرش و بڵاوبوون بە تایبەت هێزی چەپ لە ناوڕاستی مانگەکانی ساڵی 1970 بەولاوە هاوسەنگی وردەوردە بە قازانجی ڕەوتی ئیسلامی گۆڕدرا و ڕەوتی ئیسلامی ڕێبەری خۆی بەسەر بزوتنەوەی دژی ڕژیمی پاشایەتیدا مسەوەگەر کرد. ئێمە وەک هێزێکی چەپ کە چالاکی سەرەکیمان لە کوردستان بوو، هەوڵمان دەدا کە خەباتی خەڵکی کوردستان لە خەباتی سەرانسەری خەڵکی ئێران دوانەکەوێت. لەو کاتەوە بووکە نیگەرانیەکان هەم بۆ ئێمە و هەمیش بۆ خەڵکی کوردستان بەرەبەرە زیادی کرد. بەلامانەوە مسەوەگەر بوو کە ئەو خەباتە سەرنجام ڕووخانی ڕژیمی شای لێ دەکەوێتەوە. دوای ئەوە چ پێش دەهات، ئەوە نیگەرانیەکی جددی بوو. لێرەدایە کە ڕێبەری کۆمەڵە بیر لە تدارکی چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئاکامە نەخوازراوەکانی ئەو ڕاپەڕینەی کە کەوت بۆ ڕێ دەکاتەوە. بیرۆکەی پێکهێنانی هێزی چەکدار لە کوردستان بۆ ئێمە لە بنەڕەتدا لەو هەڵسەنگاندنەوە سەرچاوە دەگرێت
کە بۆ داهاتووی ئەو ڕاپەڕی نەبوومان. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە یەکگرتنەوەی 4 ڕەهەندی کەم و زۆر جیاواز پێکات. ڕەهەندی یەکەم بیرۆکەی پێکهێنانی باسکی چەکدار بۆ حیزبی سیاسی بوو. بەپێی ئەو بیرۆکەیە ئێمە دەبوایە وەک ڕێکخراوێکی سیاسی بۆ بەرگری لە خۆمان و بۆ بەرەو پێشبردنی استراتیژ و ئامانجمان چەکدار بین. لە پێناو ئەوەدا بوو ئێمە بڕیارماندا کە 2 فێرگەی پێشمەرگایەتی لە باکوور و لە باشووری کوردستان بخەینەڕێ. یەکێکیان لە ناوچەی سەردەشت بوو و ئەوەی تریان لە ناوچەی مەریوان. لە سەرەتاوە 2 کادری لێهاتووی کۆمۆنیست کە لە فەلەستین دەورایاندی بوو و ئەندامی ڕێکخراوی وەحدەتی کۆمۆنیستی بوون، فەریدون و ئەبوو شاهین ناسراو بە فوات عەرەب لە دانانی ئەو 2 ناوەندەدا یارمەتی دەرمان بوو. ئەرکی و 2 بنکەیە ڕاهێنانی کادر بوو بۆ پێشمەرگایەتی. هاوکات یەکێتی نیشتمانی کوردستانیش لە ناویدا کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان هەبوو کە خۆی لە ئێمە بە نزیک دەزانی، بە ناردنی کادر یارمەتی دەداین و لە ئەزمموی ئەوانیش کەڵکمان وەردەگرت. دوای ئەوەی ئەم کادرانە پەروەردە بوون و ئامادە بوون، ئەمانەمان بە خێرایی ناردەوە بۆ ناوچەکان و هەر کام لەم هاوڕێیانە دەچوونەوە بۆ ناوچەیەکی خۆیان و دەبوونە هەوێنی پێکهێنانی هێزی چەکدار لە ناو هاوڕێیانی خۆمان وەکو ڕێکخراوێکی سیاسی چەکدار. ڕەهەندی دووەم پەیوەندی بەو نیگەرانیانەوە هەبوو کە ئەو کاتە لە ناو جوتیارانی کوردستاندا پەیدا بوو. جوتیارانی کوردستان بەهۆی ئەوەی کە دەیانزانی خومینی ڕۆژێک لە ڕۆژان لە دژی دابەشکردنی زەوی لەلایەن ڕژیمی شاوە بووە، ئەگەر بەدەسەڵات بکات ئەم ڕێفۆرمە هەڵدەوەشێنێتەوە. هەڵبەت تەنها نیگەرانیش نەبوو، بەڵکو لە ڕاستیدا ڕەوتیسمی ژێربەژێر پەیوەندی گرتبوو لەگەڵ کۆمەڵێک لە کۆنە دەرەبەگەکان و لەگەڵ سەرانی عەشایریش و تەنانەت چەکداریشی کردبوون و ڕێکخراوێکشی بە ناوی شۆڕای عەشایر بۆ پێکهێنابوون. ئەمانەش هەڕەشان لە جوتیاران دەکرد کە زەویەکانتان لێدەستێنینەوە. ئەم نیگەرانیانە بوو بە هەوێنێکی بابەتی بۆ پێکهێنانی یەکێتی جوتیاران. یەکەم دەستی جوتیاران لە ناوچەی مەریوان هەر لەسەر بنەمای ئەم ئامادەیەی جوتیارانی هەژار لە دێهات و ڕۆڵێک کە کۆمەڵە لە ڕێخستنەکانیدا کە هەیبوو هەستیان کرد بە جوڵەیەکی چەکدارانە. بە شوێن ئەوەدا ڕێکخراوی یەکێتی جوتیاران لە ناوچەکانی سەقز، دیواندەرە، سەردەشت و شوێنەکانی ترش پێک هاتن و هێزی چەکداری ئەم یەکێتیانەش دەستیان کرد بە جوڵەکردن. دیارە پاشماوەی دەرەبەگایەتی زۆر لاوازتر لەوە بوو کە بتوانێت بەرامبەر بەو تەوەژمە شۆڕشگێڕانەیەی لە کۆمەڵدا پێکهات بوو وە کۆمەڵەش بەڕێوەی دەبرد خۆراگری بکات و زۆر زوو پاشەکشیان پێکرا و 1-2 شەڕیان کرد و سەرنجام تێکشکان و لە هەموو کوردستان توانەوە. تەنها لە مهابات نەبێت کە کۆماری ئیسلامی ڕێکی خستن و دوجار لە دژی بزوتنەوەی کوردستان بەکاری هێنان. سەرجەم ئەو هێزەش کە لە دەوری یەکێتی جوتیاران کۆببەوە دوای هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان بەشی زۆری بە کۆمەڵەوە پەیوەست بوون. ئەوەش بوو بە سەرچاوەیەکی تری هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕەهەندی سێهەم پەیوەندی هەیە بە ئەزمونێک کە ئێمە لە شاری سنە هەمان بوو، چونکە لە شاری سنە هەم شۆڕای شارمان هەبوو کە هەڵبژێردراوی خەڵک بوو، هەم بنکەی گەڕەکەکانمان هەبوو. بنکەی گەڕەکەکان کە کاروباری هەموو گەڕەکەکانیان بەڕێوە دەبرد لە قۆناغێکدا کۆمەڵەش یارمەتی دابوون و چەکدار بوون، تاکو کاتێک کە شاری سنە بەدەست هێزی پێشمەرگەوە بوو، ئەوانە ڕۆڵیان هەبوو، هەم لە ڕێخستنی بەرگری و هەم لە بەڕێوەبردنی کاروباری ژیانی خەڵک. کاتێک هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە شاری سنە پاشەکشەی کرد، زۆربەی ئەو کەسانەی کە لە بنکەکاندا بوون لەگەڵ پێشمەرگەکان هاتنە دەرەوە و بوون بە سەرچاوەیەکی تر، هەر بۆ پێکهێنانی هێزی پێشمەرگە و بەشێکی تر لە هێزی پێشمەرگەی کۆمەڵایان پێکهێنا. ڕەهەندی چوارم پەیوەندی هەیە بە سیاسەتێک کە کۆمەڵە هەیبوو لە سەردەمی شۆڕشی 1970 و دوجار لە ساڵی 1970 بۆ کۆکردنەوەی هەموو هێزە شۆڕشگێڕە چەپەکان کە ئەندامی ئێمە نەبوون، کەم و زۆر بۆ چوونی جیاوازیان هەبوو، بەڵام سەرجەمیان خۆیان لە چوارچێوەی جوڵانەوەی چەپدا پێناسە دەکرد. ئەوانشی کە لە ناو جەمعیەتەکان لە شارەکانی کوردستاندا کۆب بوونەوە کۆمەڵێک لە تێکۆشەرانی سیاسی چەپ و سوسیالیستی شارەکانی کوردستان بوون کە هاوڕێیانی کۆمەڵەش لەگەڵیان بوون. کاتێک کۆماری ئیسلامی هێرشی کردە سەر شارەکانی کوردستان و شارەکان بەرەبەرە گیرانەوە، ئەم تێکۆشەرانەش بوون بە سەرچاوەیەکی تر بۆ پێکهێنانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. سەرجەم ئەم 4 ڕەهەندە بوون کە باسکی چەکداری کۆمەڵەیان پێکهێنا. ئەو هێزە چەکدارەی
کە بوو بە هوێنی خۆڕاگری بەرامبەر بە پەلاماری کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان. پێویستەوەش بڵێم کە لە دێهاتیش جۆرێک لە ئامادەیی گشتی بۆ خۆڕاگری پەیدا بوو. کۆمەڵە هەوڵیدا بە ناوی هێزی بەرگری، ئەو خەڵکەش کە ئامادەییان هەبوو لە ماڵی خۆیان بن، بەڵام چەکدار بن و چەکی کۆمەڵیان بەشانەوە بێت و لە کاتی پێویستدا بەرگری بکەن لە ئاواییەکەی خۆیان. لەگەڵ گیرانەوەی ناوچە ئازادکراوەکان، ئەمانەش زۆربەیان تێکەڵاوی هێزی پێشمەرگە بوون و ڕێکخراوێک بە ناوی هێزی بەرگری بەردەوام نەبوو.